خی گەورە پاداشتی هەمولایەک بداتەوە بە تایبەت پایتەخت میدیا کە بەڕاستی لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆ تەواو هاوکار بووە و لەگەڵم بووە خی گەورە پاداشتیان بداتەوە ئینشاءڵڵا بەناوی خی گەورە و میهرەبان ئەو ڤیددیۆی تایبەت بە پایتەخت میدیا الحەمدلله دوای ئەوەی کە ئەحرام بەست و ئینشاءڵڵا ڕۆژانی داهاتوو بەردەوام دەبم بەرەو ئاراستەی مەککە و دواتر تەواوکردنی ئەمڕەکەم و هێنانەوەی ئەمڕەکەم و لێرەوە دەمەوێت سوپاسی تەواوی کوردستان بکەم خەڵکی کوردستان کە لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستا بە دوعا و بە پەرۆشی وە بە پرسیارکردن لەگەڵم بووینە خی گەورە پاداشتی هەمولایەک بداتەوە سوپاسی تەواوی میدیاکان و کەناڵەکان و پەیجەکانی سۆشیال میدیا ئەوانەی کە هاوکارم بوونە لە ڕووی میدیاییەوە گرنگیان بۆ بابەتە ئاینی و لە هەمان کات دانیشتمانیەدایە خی گەورە پاداشتی هەمولایەک بداتەوە بە تایبەت پایتەخت میدیا کە بەڕاستی لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆ تەواو هاوکار بووە و لەگەڵم بووە خی گەورە پاداشتیان بداتەوە ئینشاءڵڵا و لێرەوە ئینشاءڵڵا بە فەزلی خی گەورە بە بەردەوامی تا دواکاتی تەواوبوونی ئەمڕەکەم هێنانەوەی ئەمڕەکەم کوردستانیان مسلمانان و ئەزیزان و خۆشەویستان و قوتابیان و خوێنکاران کە ئێستا کاتی تاقیکردنەوەکانە و ئەو خوشکوبرایانەی کە نەخۆشن یان هەر خوشکوبرایە کە مرازەکی هەیە ئینشاءڵڵا هیچ کامەکتان لە دوعای خێر بەش ناکەم خی گەورە هەمولایەک بپارێزی و ئەنگۆش دوعای خێرم لەو بکەن لەوانەیە چەند ڕۆژێک لەبەر بابەتە ئاینەکان واتە عیبادەتەکان هەندێک لێتان دابڕێم بەڵام ئینشاءڵڵا پشتیوانی خی گەورە لەگەڵتان بەردەوام دەبمەوە خی گەورە هەمولایەک بپارێزی ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم بەخوای گەورەتان دەستپێرم و بمینێن بە خێر و خواتان لەگەڵ